ئاها ئێستا زۆر باشە خۆشەویستانی من ببورن هەڵەیەکی فەنی و فەلسەفی بوو چوومە دەرەوە هاتمەوە جاخۆ نایڵن برادەران نایڵن کاکەش ئەوە دووشتموێ لەم کاتا پێویستیم پێێتی بەخێر بێن سەر چاوی خۆ بەخێر بێن سەر چاوی مامە ئارەم گیان یەخۆ بەخێر بێن سەر چاو تا هەموو بەڕێزان کۆ بنەوە 2 دقیقا وەسین عەزیزان و تەشێ ناو قسە باسەکان پێویست ناکە بەدەرن خۆیان نین ماڵی ئامە بن هەمووی یانیان کاکە ئەمەش بەرم بۆ ئەو ئەکاونتەکەم چونکە لە من هەر پێیژەوە ئەکاونتێکمەیە بەڕێزان تکایە عەزیزان من چەند جارم وتووە من ئەم پێیجەی کە من ئیشی لێ یەکەم لایڤی لێ یەکەم لەگەڵ ئەکاونتەکەمە لەم دوانە زیاتر من نیمە کاکی ژیان بە قوربانتان بم عەزیزانی من لە خۆتان نامە بۆ خەڵک منێرن خۆتان تووشی کێشە مەکەن عاقڵ بن کاکە ژیان پەلاماری ژیانی شخصی و عایلەی و شت خەڵک مەدەن تۆزێک پیاو بن مەرد بن ئارەوەڵا کاکی ژیان باشە بەخێر بێن سەر چاو یاخوا بەخێر بن ڕێز و حرمەت و خۆشەویست ئەرێ تەواو کوڕەکان پێوەم کرا بنووسە سوورەوە کاکی ژیان بزانین دنیا چ خەبەرە بە ڕۆژی گژێمە ملەوەن بین خۆ ئەم دنیای خۆ نابێ هەر ئاوا بێ کاکی ژیان ئارەوەڵا بەخێر بێن یاخوا عزیزان ئەمیوارەیە گوێم لە قسەیەکی قوباتەوە بوەڵێ کەم جار خەڵک بەم قسانە بۆ قسانەی کە ئێمەیەکەین باوەڕەکەن کاکە خەڵک باوەڕ بە منە کاک باوەڕ بە تۆ ناکە کاکە تۆ دزی کاکیش باوکیش دز بۆ تۆ پاڤڵی براتە دزە کاکیش ئێوە بەلا قورئانە بڕۆن بسمیللاهەکەی دزن کاکە هەڵ چۆن باوەڕ بە ئێوە کە چاوەکە خەڵک باوەڕ بە ئێوە ناکە پاڤڵجان کاکە نەک کەم جار نییە هەرچی قسێ ئێوە ئەیکەن خەڵک بەلایە درێ حتى ئەوانەیشی کە مەسەلەن لە بەیکتان پێڵێن ئەوانش بۆ پارە ئەڵێن ڕاستە بەڕاستیەوە ئەزان کە درۆکەن ئەوانش یعنی تەنانەت نزیکترین کەسەکانی خۆتان مەچینە هەڵگرەکانیشان ئەزانن کە ئێوە درۆکن لە هەموو قسە باسەکانتانە ئەمە ڕاستیە بەڵام ئەوەیە ئەوان بەشەوەندی مەسلحەتیان لەوەدایە کە بڵێن ئاشەوە بیللا تەواوە ئەوەیە ئەسڵی مەسەلەکە لەبەرەوە نەکەم جار تەواوی ئەو قسانەوە ئەو جوڵانەی ئێوە ئیکەن خەڵک لە لای درۆیە ولا مني ببيسن لا خاله على محمد أنا والله إنجا سيد شلون أو تيوبا وشي كده بدأتي في سلفية أو بافلا والله يا بافلا بشرف من عيبة عن قصي بكم هل خوز وسيلة بلا والناس هم كشيء وكابل يا كاك زور باش ببيع وشتاكا كاك تو عيبناكي بريشينم كاك والله عيبة بقرآن ليرا لنا أوروبيا كان عزيزان دو بيا قول كان بقول يكا خلق بهو وين زان كاكي جن نابێ پیا قۆڵکا بەقۆڵی یەکتر برەشینم قەینا پیا قۆڵکا بە قۆڵی ژنا ژن قۆڵکا بە قۆڵی پیاوە ئەمە ئاساییە بەڵام ناکرێ پیا و تەنانەت قۆڵکا بە پیای پیاوە قۆڵکا بە قۆڵی پیاوە عیبە ئەمە ڕاستیە عیبە کاکە ژیان ئەم باوەشەی پیاکردووە ماچەکەیت و خەریکی دەمەخێتە ناو دەمیەوە و وەڵا عیبە بە قورئان باوەڕ جان ئەوە مەکە کاکی شیم ئەوە مەکە براکەم من سەرەتا چەند قسەیەک لە لایڤەکەی پێشوو بیری کاک عەلی حەمەساڵحەکەم بوو ئەو هاتووە باسی هیچ قسەیەکی من نایەتەوە باسی خانۆکەیەکات باسی خانۆکەشتان بۆکەم کاکە من عەقدم لەلایە شتم لەلایە بەڵگەم لەلایە خۆمەش نییە ئینسان تا بژ ئەوانە بڵاو بکاتەوە کاکە باش نییە من باسی سیاسی لەگەڵ تۆ یاکەم من بە تۆ موت کاک عەلی گیان وەڵامی ئەمانەم بەرەوە وەڵامی ئەمانم بەرەوە تەنها وەڵامی ڤێلاکەت مەدەرەوە کە ئێستا بۆ باسەکەم ئایا تۆ نەوت تا 6 مانگی تر ئەگەر پارتی وەڵامی نەدایەوە بە داواکاریەکان ئێمە ئەکشینەوە کاکە تۆ نەوت برام هەموو کورد ئەزانێ کەوتوت کاک عەلی من بە تۆ یاسای سەرۆکاتی تێنەپەڕاند تۆی سفو بەهارت وا لێن نەکرد کە شتەکە پرۆژەکەیان نووسی فازڵ میرانی بۆ هەموو دنیا نەیوت پرۆژەکەی گۆڕانلەوەی ئێمە باشترە کاک عەلی تۆ یاسای سەرۆکایەتی هەرێمتان تێنەپەڕان ئێوە کاکە تۆ سەرۆکی لیستەکە نەبووی لە پەرلەمانە خۆ قسەکەی من هەموو ڕاستە تۆ یاسای تۆی تێنەپەڕان چاوەڕاستەکەی من هەر ئینسانێک ئەگەر منیش بم فڵان و فڵانیش بێ ئەجندای حیزبێک جێبەجێ بکە سەر بۆ حیزبەیە ئەجندای پارتی جێبەجێ کردووە سەر بۆ حیزبیت ئەمە قسەکەی ئێمە هی پاگەڵ و قوبات جێبەجێکەی لەگەڵ ئەوانەیت قسەکانی من هەمووی حەقیقەتە ئایا تۆ قەت باسی شێخ ئەحمەدی نۆکانی کردووە دەوەرە باسی کەگەڵ ڕاستەکەی باسی سامانی غازی کردووە نەخێر
باسی کۆمپانیەکانی نێچیر و مەسوول و شێخ باسی کردووە نەخێر، باسی قوباد و پاڤڵەکەی نەخێر کاکەژیان، باسی ڕێبازی حەملانەکەی نە، لەبەرەوەی کە ئەرشیفتان لەبەردەستیان نایە کاکەژیان، لەبەرەوەی کە تۆ چەکت پێسا کردوتەوە بە ڕێبازی حەملان براکە، تۆ باسی عباسی ئەمەی ئێستا و هێمنی پەروێزخانەکەی کە ئێستا من بەتەمام لای بکەم لە سەریان ها، تۆ بە حاتی باسی کۆرسەت و کشەکەی کۆرسەتەکەی کە پرۆژیان هەیە ها، تۆ نایی وەڵامی ئەمانە بە من بیتێتەوە سیاسکە ئەمانە بۆ خۆی بۆ کێشەیە کاکەجیان، شەڵا کێشەی تۆ بەس چەندە خانۆکە بووە، تۆ لە وەڵامی منە ئەڵێی تەنها باسی خانۆکەی خۆتەکەیت، گوایە بە شانزە دەفتەر کڕیتە، ئەمە وەرەقەش دەرهێناوە کە ئەمە عەقدەکەمانە بە شانزە کڕیمە، برا من مشتریم بۆ پیا کردووی ئێستا بە شایەدی 3200 کەس کە لایڤەکایە بە چل دەفتەر من برادەر هەیە پارەی هەیە دەوڵەمەند نێتەکڕێکە ڕاستەکەیت وەرە کاکە ئەو ڤێلایی کە تۆی تایت و ئەو خانۆکە کە ئێستا باسی ئەەکەم لە هیواسیتیە تۆ ئەڵێ بە شانزە دەفتەر کڕیمە، کاکە گیان مشتریم بۆ پیا کردی بە چل دەفتەرەکە پیاوی ئەگەر ڕاستکەی وەرە باشە بچل کاکە بە شانزە کە شانزە تا چەند قازانجەکەی عەلیجان دەوەرە بیفرۆشە کاکەجیان لێزارێکی کاکە عەزیزان ڤێلاکەی کاک عەلی لە هیواسیتیە، هیواسیتی لەسەر ڕێی کۆیە بەرامبەر ئەو شوێنە پێی ئەڵێن بەرامبەر ماڵی دکتۆر بەرهەم ساڵح، بەرهەمە ناسن کەچەڵەکەی سەلووسە کەچەڵەکە، خاوەنەکەشی ناوی حاجی ئەحمەی ماجدی مۆڵە، ئەم حاجی ئەحمەیە لە سلێمانی ماجد مۆڵی هەیە لە هەولێریش هەیەی، ئەم هیواسیتیە خۆشەویستان حەوت زۆنە، جا بزانە چۆن شارە زانتیایە ئەڵێ خۆم لێ ئەڵێ خۆم دروستم کردووە، حەوت زۆنە لە ئەیەوە تا جی واتە ئەی بی سی دی ئی ئێف جی چوین بۆ ماڵی شێخ مەجید باشە، عەلی لە بیەکەیەتی ڤێلاکی لەو شوێنەیە 200 هەیە و 400 هەیە مەتر، ئەوەی عەلی 400ەکەیە واتە لە هەرە جوان و باشەکانیان، عەلی لە سنووری 43 دەفتەرا کڕیوێتی، خۆشی مەسەفی لێ کردووە، دیزاینی کردووە و هەموو شتێکی بۆ ئیزافە کردووە، خۆی سەرەتا بە هەیکەلی کڕیوێتی، بە دڵی خۆی پارەی تیا سەرف کردەوە ئەشەی بۆ کڕیوە، وەرن ئێوە ماڵێک لەو گەڕەکە ڕاقیا بیکڕن ئەبێت چەندی تا مەستەف بکەن هەرچی دەوڵەمەند و پارەدار هەیە لەوەیە، ئەوەی عەلی یەکێکە لە هەرە خانووە باشەکان قستی سیشتی چی کاسی خۆم ئەو خانوانە لە چلەوە تاوەکو 43 تا 50 دەفتەریتەیە، ئێستا من ڕسمیشتان پیشانەیە تەلەفۆنشن هەڵ ناگرم بە قوربان تەلەفۆن بۆ من ناکەن، عەزیزان ئەمە بینن سەیریکەن خۆشەویستانی من سەیریکە، ئەمە تەنیا هەیکەلەکەیەتی ئەڵێ بە 330,000 دۆلار لای کاک هینا لای ئەو شوێنی ناوی چییە لای کاک عەلیە ماڵی کاک عەلی بەس هەیکەلەکەی ئەڵێ بە 330,000 دۆلار کە ڕیکلامی بۆ کا کۆمپانیاکە باش، ئەمە ئەڵێ بە 650,000 دۆلار هەر لای ماڵی کاک عەلی بنمونە باشە، ئەمە ڕەنگە 400 مەتریش نەبێت ببینە کاکەجیان ئەوە تا لە سەری نووساوە ئەی بین خۆشەویستان پارەکەیشی سەریکە باش نییە ڕێک لە سەری نووسراوە 650,000 دۆلار داوای پارەکەیەکە، ئالم خانوانایە کاک عەلی حەمە ساڵە، ئەمە کۆمپانیایەکە ڕیکلام بۆ ئەو گەڕەکەی ماڵی لای ماڵی کاک عەلیەکە ئەمە کە 200 مەتری داوای 650,000 دۆلاری لێکا کاکەجیان، کاک عەلی خۆ ناکرێ ئەمە بای 650 بێ بەڵام ئەوەی تۆ بای 16 دەفتەر بێ کاکە شتیوان نییە برای شیرینم شتیوان نییە باش نییە ناکرێ ئەمە کاکە ئەمە ڕاستیە پێویست بەوە ناکە حاشای لێ بکەیت، پاشان برین هەمومان ئەزانین کە لە کوردستانە هەچی گەندەڵی و دزی هەیە هەمووی بە یاسا ڕێکخراوە، عەزیزان کۆمەڵی خەڵک گوێنوشتن پێ ئەدا کە ئێوە گوێنم پێیان ئەمەنە مرتاحم تەبعەن زانین گوێنە ئەمشەو بۆی ئەم شتە سوورێشم لەبەر کردووە، چونکە کە گوێنی ئێوە هی دز و گەندەڵ و چەور و مەسینە هەڵگرەکان کە گوێنم پێیان ئیتر مرتاح بمە لەخۆ طڵی بلەمانی تەمووزم لە 50 دەرەجە گەرمیە ئاوشێنی ئەو دڵی ئارامەحمەکەن، چونکە کە گوێنم پێ ئەدەن کە سوکایەتیم پێەکەن ئیتر ئەزانم کە ئەوە قسەکانم پێکاوێتی بۆیە ئاوا ناڕەحەت بوو بۆیە ئاوا گوێنت لەبەرەوە گوێنی ئێوە بۆ من شانازیە، ئەگەر دزێک گەندەڵێک جەردەیەک
سوکایەتی مەسەر عەفو ئەگەر بهینکە بە باڵای منە هەڵا خەفەتی پێخۆم باش نییە دزێ بڵێ ئارام ئەحمەد کوڕی چاکە پێم ناخۆشە شەلاتیەک بڵێ ئارام ئەحمەد کوڕی چاکە پێم ناخۆشە بەڵام کە جوێنم پێێن مرتاحبم پێ بە عەمری و خۆیە کە ئەو ژنانە ئەبینم پێمێن هەر لە خۆڵم بۆی وەیەکڵی باوەشێ نەکەن ئەوە پێ خۆش بۆیە کاک عەلیجان بە قوربانە من و تۆ هەمومان ئەزانین کە لەو کوردستانە گەندەڵی و دزی بە یاسا کراوە چونکە لە سەری سەرەوە هەتا شارەوانیەکان لە فرۆشیارەوە هەتا وەکو کڕیار هەمووی بە یاسایە لە کوردستانە کەس ناتوانێت گەندەڵی ئیسپات کات باشی کەس ناتوانێت کاکیجان سێریکە من ئەزانم کاوە گەرمیانی چێ کوشتێتی هەموو کورد ئەزانێت کاوە گەرمیانی لە کەدارە چێ کوشتێتی هەمومان ئەزانین سەردەج عوسمان چێ کوشتێتی وەداد حسێن چێ کوشتێتی دەی بەیانی بڕۆمەوە سلێمانی بڵێم کاوە گەرمیانی فڵان کەس کوشتێتی ئەڵێن بێن بە دادگا ناشتوانم بیسەلمێنم ئەیزانم کە ئەو کوشتێتی ئەیزانم کە پاراستنی پارتی سەردەج عوسمانی ترۆر کردووە لەسەری باسمان کردو ئێمە هەمیشە ئەگەر بەیانی لە هەولێر مەسئول بازارێتان بمگرێ بڵێ ئاوەرە ئیسپاتی کە کاکە ئێمە نەمان کوشتووە سەردەج عوسمان من ناتوانم ئیسپاتی کەم ئەیزانم کە ئەوان کوشتویانە لەبەر چییە لەبەر دەسەڵاتەکە خۆی ترۆریستە دەسەڵاتەکە خۆی گەندەڵە دەسەڵاتەکە خۆی دزە دەسەڵاتەکە خۆی دزی و جەدەی کردووە بە یاسا لەسەر وەرەقا بە مۆر و ئیمزاوە دزی و گەندەڵیەکە هاکرێت با من بە نمونەیەکتان بۆ بێنمەوە عەزیزان بۆی باشت لێ تێبگەن یعنی بە فەرز ئەم قسەی هاکەم بەیانی شێخ ئەحمەدی نۆکان شێخ ئەحمەدی دەس یا مەلیوانی حاجی فایق یا قەیوان شێخەکانی براکانی قەیوان شوقەیەگەن بە ئارام ئەحمەد باشە ئەم شوقەیە نرخی چ دەفتە دۆلارە وای دابنن چ دەفتە دۆلارە ئەڵێ کاک ئارام ئەم شوقەیە بای چلە تۆ دەفتە دۆلار بە ئێمە و لێمان بکڕە مانگانەیش 200 دلار 500 دلارمان بەرێ و ئارام بابەتانە باش نییە منیش دەفتەرەکەیان ئێمێ تاپۆیە عەقدە چییە ئیخەمە گیرفانمەوە على ساز من مانگی دوو وەرەقەیە یەک توریشیان نایەمێ طبعا هەدیان کردووم هەدیە بۆی دەم ببەسن هەدیە بۆ ئەوەی قسە نەکەم کاکە ئێوە هەمووتان ئاوا شوقتان کڕیوە کاکە کورە کاک عەلیجان منەکە شوقەمە گەزە پێنجەوە بوو لە کوردستانە کاکەجێ ئەو نەخەڵک پێوتم با بۆ کڕین لە مەسولە دزانە بە قوربان بم ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیا باخوا ئەم توانی پێنجم هەبێ ئێستا خۆم ڕەتم کرد نەبیستۆ کاکەجێ باشە کە من ئەمە بە تۆڵێم تۆ توانی بەیانی شکاتم دەکەی لە سێمەریە لە هەولێر تێگەی باشە کاکەجە ئەتوانی بکەیت ئەڵێ وەڵامە پێی یاسا کردووە بەڵام کاک عەلی تۆ لەشێوە پێی یاسا کردوتە کاکەجە هەمووی بۆ بەرتیل وەرگیراوە ئەم شتانە برێکم خۆشەویستانی من لە کۆستەتەوە تا شاناز و تا عومەر فەتاح و تا مەحموود سەنگاوی و زۆربەیان قسەم لەگەڵا کردوون باشە وەڵڵاهی بە زمانی خۆیان بێت یەک کەسیان گەندەڵ نییە یەک کەسیان دز نییە باشە بە زمانی مەسعود بازانی و نیەچیر و چێ بێ یەک کەسێک دز نییە بە زمانی سەرانی یەکێتی و پارتی بێ کەس دز نییە ئەی کەواتە چێ دزەکەیە چێ گەندەڵەکەیە وەرە بەیانی بە مەسعود بازانی بە نیەچیر بە مەسعود بە پاڤڵ بە قوبات بە فڵان کەس بڵێ ئێوە گەندەڵن ئێوە دزن باشە وەرە بیان خەرە سەر شاشە باشە وەڵاهی بەزەی پێیانەیەتەوە یەکسەر ئەڵێ بەخوا کەواتە دزەکە منم گەندەڵەکە منم ئێوە هەمووتان شەریفن وەڵاهی ئەو شێخ جەعفەرە دەرپێ پیسە ئەو شێخ جەعفەرە لە تەلەڤیزیۆنی کێنێنەوە بینیومە کە قسەیەکە کاکە گیان وڵات وانە بێ و دزی هەیە و گەندەڵی هەیە و فەسادی هەیە و کاکە ئەمووە و ئەوەوە کاکە خود دز و گەندەڵەکە من نیم ئێوە خۆتان ئەی هاوار باش نییە عەزیزان بەشەر هەیە ئیعتراف کاکە دزە بەشەر هەیە ئیعتراف کاکە گەندەڵە بەشەر هەیە ئیعتراف کا لەبەر چاوی ئێوەیە بڵێ وەڵام من بەرتیلم وەرگرتەوە عەرزەم وەرگرتەوە شوقەم وەرگرتەوە ئەم بابەتانە شتیوانیە کاکەجێ بەڕاستی شتیوانیە ئەوەیە ئەمە ڕاستیە حاجی ساڵح هەیە ئامەسیری جاژ بووە کاتی خۆی کوڕەکەی ناوی دانایە ئەی دانای حاجی ساڵح باشە ئەم حاجی ساڵحا شەریکە دزی مەحموود سەنگاوی بوو لە بەریتانیاوە تاوەکو سوید و سلێمانی بەڵزیخانیان هەیە مەحموود سەنگاوی لەگەڵ ئەم کوڕەیە پێشووتر پێم وایە سەبەیە کۆنەمەوە لەگەڵ جەماعەتی کۆسەتان حەوت بەڵزیخانیان لە سلێمانیا هەیە مەحموود سەنگاوی لە بەریتان لە سویدی شاهەیەتی هەمی بەناوی خەڵکەوەیە هەمی بەناوی خەڵکەوەیە کە ئاچی بەرەو تاسوجا بەرامبەر مەعرەزەکان خان و ڤێلا فڵان هەمووی ئەم دانەی حاجی ساڵحەکە باوکی کۆنە ئامەسیری جاشی بۆشەتی باشە نەوتەکەی حەسیرە مانگانە ئەمانە پارەیان لێوەرگرتووە دەبڕۆ قسە لەگەڵ مەحموود سەنگاویەکە عەزیزان باشە واللهی قسم لەگەڵ ئەو مەحموود سەنگاویە کردووە حەسم کردووە سەد لای بۆ بنێم توت خوا گوناح نەوەکو لە برسا بمرێت باش نییە هاتی و سێریکە لەگەڵ کوڕێکە قسەیەکە ئەڵێ هەنوو مەعاشەیەکە وەریەگرم 2-3 ملیۆنە ئیخۆ بەشی بۆ یاخی سمێڵەکە ناکە کاکەجان بەشی بۆ یاخی سمێڵەکە ناکە ئەو پارەیە بەشی چاکە ناکە کە ئەو هەمووی میوانە هەیە لە منتیقەی گەرمیانە کاک مەحموود سەنگاوی
هەموویان ئاوان عەزیزان والله بە ویژدانم عەزیزان لەگەڵ ئەو شانازی بلێ حەڕەشا قسەم کردووە خواوە چیل شەوێ پێم وتم بۆ 500 دلار بۆ نەنێرم بەلایەوە سێ یانی چی وتم کاکە تۆ وا قسەکەی وەکو دزوشەکە من بم کاکە ئەی تۆ ڕێگی لەبەرسە ئەمری کراسێکی شیفۆنی سەوز دەبەرەکەی بای 2 ئیرۆنی بە درۆ بەڵام 10 ملیۆنە دزیوە ملیۆنە دزیوە کاکە نەک ملیار عەفو باشە ئاوەیە کاکە لەم ڕۆژانە قوبا دەڵێ چی من مانگی 8 ملیۆنێک و 800 هەیە و بەڵام خۆ پێوێ ئەژی کورە بڕۆ بابەجیان یا هێرۆتان بیری خۆشەویستان ئەو هێرۆیە ئەیوچی هێشتا خوا قیستی شوقەکەمان نێیاوە ئەو شوقەی کە لە لەندەن کاتی خۆی کڕیمانە ئێشتا قیسەکەی دەسمانمە پارەکەمان نێیاوە برا ئێوە بە خەڵک ڕابێرن کاکە والله ئێوە گاڵتە بە خەڵک دەکەن با قورئان ئەو قسانەی کە ئێوە یەکەن کاک عەلیهی تۆی مەسئولەکان یەکێتی پارتی والله هەمووی سوکاتیە بە خەڵک با باش بیزانیت خۆ ئەمە کاکە مە خۆت لە دوورت دیارە هەمووتان بە خەڵک ڕابێرن اینجا من یەک پرسیار بۆ ئێوەکەم خۆشەویستان ئەگەر ئێوە خەڵکی پاکن ئەگەر خەڵکی بێبەرژەوەندین ئەگەر دژی ئەو دەسەڵاتن هەمووتان ئەڵێم کاک عەلیەکانە یوسفەکانە فڵان و فیستارەکانە ئەڵێم بابەتانەیە باشە ئەگەر هەمووتان ئێوە پاک و ڕاستن و دژی ئەم دەسەڵاتن و تێکۆشانەکەن ئەی بۆ کۆمەلگای ئێمە هەر بەروێرانە ئەڕوا بۆشی هەر کاول ئەبێ و کۆمەلگای ئێمە بۆ هەر دزی زیاترەکە بۆ هەر گەندەڵی زیاترەکە بۆ ڕۆژ بە ڕۆژ ئەم کۆمەلگای لەبەر یەک هەڵەوەشێ زەحمەت نەبێ دەی هونەرەکەی لە چیایە عەزیزانی من ئەگەر ئێوە بەڕاستی ئێوە خەڵکانی شۆڕژگێر و خەڵکانی باشن و پاکن و دژی ئەم دەسەڵاتن و دزی ناکەن و گەندەڵی ناکەن و فڵان و فیستان ناکەن ئەی بۆم کۆمەلگایە هیچ ئاڵ گۆڕەشی بەسەرا نایێت کاتە کاکە ڕاست ناکەن بە قوربانە بن ڕاست ناکەن ئێوە گاڵتە بە شعوری خەڵکەکەن بەڕاستی دانیشێ وەرەکەیشی قۆڕەهێنێ کاکە ئەوە عەقدەکەمەوە من بەوە نەکڕیمەوە بۆ کردمە کورە کاکە بڕۆ بۆ حەلایی باسکە کاکەی بڕۆ بۆ حەلایی باسکە بە قوربانە بن برایشینەکە بڕۆ بۆ حەلایی باسکە با جۆرێ بگرێ نابێ ئینسان تا ئەو دەرەجەش گەمژە بێ کاکە والله خۆشەویستان نەکاک عەلی حەمەد ساڵح کە من ڕێزم بۆی هەیە کاکە بڕۆ لەگەڵ مەحموود سەنگاویە لەگەڵ شاناز لەگەڵ لەتیفە بەنداو دزا لەگەڵ عومەر فەتاحا لەگەڵ نازانم ناوی چییە ئەمانەی ترا لەگەڵ هەموویانە بڕۆ قسە بکە لەگەڵ کۆسە تاکسەکە لەگەڵ کوڕی کۆسە لەگەڵ پاڤڵ لەگەڵ قوبادە هەر هەموو یەڵێن نەکاکە دزی چی و گەندەڵی چی ئێمە پاشین و وانیە و ماڵێ ئاوا بێ دزیەکە یەکەن بە خەڵک ڕاوە کاکە گەندەڵی هەیە ئەڵێن کاکە دزی هەیە کاکە دزەکە ئێوەن کاکە خۆ گەندەڵەکە ئێوەن کاکە خۆ ئێمە نین بە قوربانتان بن ئەمە لەسەر ئەوە قسەی خۆمان کرد هەویستم پێتان بڵێم کاکە من عیبە هەندێک شتێ نەکەم ڕسمی خانۆکەی هینیشم لەلایە بە ڤیدیۆ هینی عەلی حەمەد ساڵح بەڕاستی ڕسمەکەشم لەلایە کاکەجان بە ڤیدیۆ لەلامە بە قوربانە بن زۆر قسە بکەی عەقدەکەیشی هێنمە دەرەوە بخوا با باش بیزانی دەکەتە قسەم مەکە کاکە وەڵامی سیاسیانە و عاقڵانە بدەرەوە ئەگەر ویستت بیدەیتەوە چاوەڕاستەکەی بن ئەوە لەوە دڵنیابە لە لایڤەکەی پێشووی شاوتم هەر کەسێ دژی ئەم دەسەڵاتە دوو قسە بکە من بە دۆسی خۆی میزانم من دوژمنی تۆ نیم عەلیجان باشە دوژمنی تۆ نیم بەڕاستی بەڵام ئێوە من گومانم لە ڕاستگۆییتان هەیە وە پێم وایە ئێوە ڕاست ناکەن لەسەر مەسەلەی نەوشیروان مستەفایش هەنێ قسەتان بۆ وەکەم عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد گوێ بکەن لەمە بخۆنەوە جەماعەت هەروەکو ئارام ئەحمەد قیڕەتانە بێ بە قورئان کاکە ئێوە نا بەجۆم ناکەن برای من بەجۆم ناکەن ئێوە بەداخەوە بەڕاست نایکەن چیتان لێ عەزیزان تو شەرەف و ویژدانتان باش گوێم لێ بگرن کاکە بە عەتف بیر مەکەنەوە کاکە بە ڕەحوقین بیر مەکەنەوە کاکە تۆزی ڕاستگۆ بن کاکە خوا ڕاستە کاکە قورئان ڕاستە کورە کاکە ئەو قورئانە بچێ بە گژی ئەوە کە باوەڕ بە قسەکانی ئارام ئەحمەد ناکە لە پێناوی بەرژەوەندی و پارەی خۆیان قەیناکە تێژنەکە مشکلەم نییە کاکەجان عەزیزانی ئارام ئەحمەد من سوکایەتیم بە نەوشیروان مستەفا نەکردووە یەکەم سوکایەتی کە بە نەوشیروان مستەفا کراوە کە شخصیەتی تیرۆر کراوە عومەری سێ عەلی و کوڕەکانی کردیان مستەفای سێ قادرەکان کردیان ئەمانە هاتن تیرۆری کەسایەتی و مێژووی نەوشیروان مستەفایان کرد هەمووتان لەبیرتانە ئێمە ئەمانوێت کاک نەوشیروان باوکی هەژارانە کەچی ئەمان ئەیانوت نەخێت باوکی هەژاران نییە کاک نەوشیروان ئەم پارە و سامانە گردە بەجێ هێشتووە هینی مناڵەکانیەتی کاکە هەمومان ئەزانین کاتی خۆی نەوشیروان مستەفا 8 ملیۆن دۆلار لەگەڵ 124 دۆلم زەوی بەدەیان بیناوە بە بینای چاودێری دارایی کە بای 25 ملیۆن دۆلارە بە کارگەی ئاسن و ئیجازەکەیەوە هەر هەمووی وەرگرتووە خۆشەویستانی من باشە کۆمپانیای لۆکس ئەیجنسی کە کاری کەوالیەتی کۆنتڕۆڵە لە مەرجی پەروێزخان و لە چەند مەجلیسی شەیە پێم وایە لە باشماخۆوانی شەیە تاکید نیم لەوە بەڵام لە پەروێزخان و ئەمانە هەیە ئەم کۆمپانیایە هینی کوڕەکانی کاکەنەوەیە بەڵام یەکێتی بە بێ پشتی خۆی ڕێگا بە کارکردنی هیچ کۆمپانیایەک نادا لە ستوری سلێمانی بۆیە ئەم کۆمپانیایە بە پێی بەڵگەکان لە ساڵ 45
داهاتی کەوالیەتی کۆنتڕۆلی مەرسی پەروێزخان بۆ کۆمپانیای لۆکس و کوڕەکانی نەوشوان مستەفایە. لە سا 55 بۆ ئیداری گشتی ئیشێتی. لە سا 10 داهاتی کۆمپانیای لۆکس بۆ وەزیری پێشووی دارایی ڕێباسی حەملانە چێت بەهۆی ئەوەی کە ئەو کاتە کە ڕێباز وەزیر بووە مۆڵەتی کارکردنی بۆ بە کۆمپانیەکە داوە، یعنی ئاوا دابەشیان کردو. ئێکاکە من چی بکەم بە قوربانتان ها؟ ئایا هەر بەڕاستی بەڕیشی ئێوە ڕەوایە من لەسەر ئەمانە قسە و باز نەکەم عەزیزانی من؟ ها؟ هەندێک کەس ئەڵێن چی تەلەفۆنم بۆکەن برادەر شتەوە نییە کاگەرم تخوا باسی کاگنۆشیوان مەکە و یا باشە ئێوە بۆ ئەتانێ من ڕاستی نەڵێم کاکە کاگنۆشیوان سەردەمانێت دزی و جەردەیی نەکردم و ئەموو دزی و جەردەیی نەکردووە، ئێستا کردوێتی ئەڵەم دزی و جەردەیی کردو ئەی هاوار ئیتر بۆم کەن بەشیەوە من قوڵیشەکەم بەسەری خۆمە ئەی هاوار یعنی درۆ بکەم وەکوی ئێوە بیشارمەوە. عەزیزان چیاو نما خۆیان بە تەلەفۆنی بە منیان وتووە ئەڵێ مەسەلەن من وتومە کاکە باوکی ئێوە پیاوێکی پاک بووە، پیاوێکی شۆڕی جێر بووە، دەست و داوێن پاک بووە، فڵان و فیسان ئەمانە بووە، ئەو دزی نەکردووە. کەشی ئەڵێن چی بە من نماوچیە کاکارەمچێن کاکە ئێمە کوڕی ئەو پیاوین ئەم سامانە هی باوکمانە و بۆی بەجێهێشتووی. تو شەرەف و ویژداتان عەزیزان، کەسێ ئەگەر بازرگان نەبوو بێ ئەگەر لە باوکیەوە سامانی بۆ نەمابێتەوە کە زیاتر لە 350 ملیۆن دۆلارە بە گرد و کارگە و دار و بەرد و شوقە و هەموو ئەمشتانەوە هەموو ئەمانە بەجێش بۆ مناڵەکانی بازرگانیش نەبوو بێ، قاچاقچێتیشی نەکرد بێ، دەرمان فڕۆشیشی نەکرد بێ، ئەی تو شەرەف و ویژدانتان لەکوێن پارەی هێناوە دی؟ ئەی باشە بڵێم چی؟ کاگنەوشیروان باوکیشی دەوڵەمەند نەبووە تا بڵێن لە باشوور بەجێماوە، خۆشی بە حەیاتی ئیشی نەکرد بەد لەسەر بەردا لەناو ئەم نوێژوان مستەفایە وەکو کار و کاسبی، بە حەیاتیشی بازرگان نەبووە، بە حەیاتی نازانم توجارەت و ئەمەی نەکردووە، لە ژیانیان کۆمپانیای نەبووە. ئەی کاکە بەچی ئەم 300 تا 400 ملیۆن دۆلاری بەجێهێشتووە؟ 124 دۆنم زەوی لەگەر دەکرا. کاکە ڤێلا، کاکە شوقا، کاکە خانوو، کاکە کارگەی ئاسن، برای من بازار، کاکە پارەی کاش. باش ئەم هەمووی لە چۆ هێناوە کاگنۆشیوان مستەفا؟ ئەگەر دزی نەکردووە ئەی چی؟ ئەدانەوە کۆ هونەرمەندەکەی هەولێر بڵێم کاکە بردوێتی نەیدزیوە؟ یعنی کە من ئەڵێم دز ئێوە پێتان ناخۆشە. باشە عەزیزان من وەکو ئەو مناڵە وام ئەوەی کە پاشا ڕوتە بێ هەموو وەزیرەکان ئەڵێن پاشا ئەمی ماستاو چییە؟ ئەڵێن پاشا جلی جوانی لەبەرایە ئەمەیە ئەوەیە ئاوریشمە پۆشاکەکانی ئەلەم بابەتانە. بەڵام مناڵەکە ئەڵێ پاشا ڕوتە. کاکە من ڕاستیەکەڵێم پاشا ڕوتە بە قوربانتان بم. کاکە کودی داما و تۆ بۆ ئەڵێ کاگەرام تخوا کاکە باسی کەن شوێن مەکە برایشینم. کاکە هەموو جفاتی گۆڕانماوە. عومەری سێ عەلی لە کۆبوونەوەیە کە باسی لەسەر مەسەلەی سامانی ئەم سامان و گرد و مردەی بزوتەوەی گۆڕان، عومەر ئەڵێ کاکە گردەکە مڵکی کاگنەوشیروانەوە ئێستا بەجێمەوە بۆ کوڕەکانی و تەواو. باشە کاکەجێ؟ ئەوە ساڵانێک هەمووتان بیرتانە کاکە دەنگەکانم ماوە، ڤیدۆکانم ماوە، هاوار مەکرد کاگنەوشیروان پاکە، گەندەڵ نییە، کاکە دز نییە، پیاوێکی شەریفە، ئەیتوانی دزی بکا بەڵام نەیکرد. ئێوە کوڕەکانی وتان کاگەرا مەحموود درۆکە ئەم سامانە کە بایدەیان و 100 ملیۆن دۆلارە باش نییە؟ هەموو کارگە و بازار و فڵانە هی باوکمان و بووی بەجێهێشتووی. باشە سامانی باوکی مناڵەکەیەتی. ئێکاتە من چی بکەم کاکە؟ کەواتە چیاو نما وتوانە باوکمان دزە. عومەری سێ عەلی و سەرانی گۆڕان وتوانە نەوشان سەفا دزە کاکە. بەڕاستیکە ئێوە ئەڵێن نەوشان سەفا ئەم سامانەی هەبووە ئێ لەکوێ هێناوە؟ منە پرسم کاکەچێ ئەپرسم لەکوێ هێناوە کاکە؟ منم دزیوێتی. چۆن کاک نەوشان سەفا بەحالی بازرگان نەبووە ئێ لەکوێ بۆ کار بۆ پارەی بە قوربانتان بم؟ ئەم گردەی لەکوێ بووە؟ بە سەدان بینایەوە کاکەچێ لەکوێ هێناوە؟ بۆیە هەموو ئەوانەی هێشتا ئەقڵتان ناتۆتەوە بەرخۆتان جایە لە نەزانیوەیە یان دوای عەتف کەوتون یان بۆ تۆزێ پارە ئەم کاراکەن. وەکو حەمەدگیان ئەڵێ حەمە بێناموس ئەوەی کە لە سلێمانیە ئەوەی کە خەڵکەچێ بۆ لایە ئەوەی پێیان حەمە بێناموس چاوی ماچەکەمەوە خەڵک وا ئەڵێ نایبەم و نایکەم و دای ناکەم و ئەمانە نییە با باش بیزانن. تێگەیت من واز لە کاگنەوشیروان ناهێنم. تەواو برە عەزیزان 10 ساڵ تەمەنی خۆمم داناوە بۆ نەوشان سەفا بزوتەوەی گۆڕان. ئەم کابرایە بڕیار بوو باوکی هەمومان بێت، نەک تەنها باوکی مناڵەکانی خۆی بێ. بڕیار بوو هەمومان کار بکەین بۆ ئەوەی ژیانی خەڵک و ژیانی خۆشمان لەگەڵ خەڵکا بگۆڕین، نەک تەنها ژیانی کوڕەکانی نەوشان سەفا و کەس و کارەکەی خۆی. برای عەزیزان ئێمەش مناڵمان هەیە کاکەجیان،
500,000 دەنگ دەر کە دەنگی بە گۆڕانداوە بە سەدان هەڵسوڕاو کە ناومێد بوون و ئێستا وازیان هێناوە هەموو ئەمانە مناڵیان هەیە کاکە خۆ مناڵەکانی ئێمە توت کە سەگ نین و ئەوانە نەوشان سەفا ئینسان بن ژیان بۆ ئەوان ڕەوا بێ گرد و ماڵ و ژیان و گوزەران و ملیۆنەها و دا 100 ملیۆن دلار بۆ ئەوان ڕابێ بەڵام هیچ شتێ بۆم عالەمە ڕەوا نەبێ ئێستا بڵێن ئەی هاوار ناژبێ قسە بکەی کاکە خۆتو شەرە بەوە ویژدانە بە ئێوە ئەوەی کاڵێ ئارام ئەحمەد قسەمەکە ئێ عەزیزان ئەمە فریودانە کاکە ئەمە کڵاو لە سەنانە ئەمە فێڵە وەڵڵا ئەمە غەدرە وەڵڵا پیاوی شەریف نابێ غەدر قبوڵکە کاکە من لە کوردستان پۆستا دانیشتوم ئەندامی ستافەکەم کاری خۆمەکەم جەمالی حەمەڕێوی تەلەفۆنم بۆکە مامۆستا جەمال لە کەماڵەکەی لێرەیە ئەڵێ کاگەرام ئێوارە بێ بۆ لام ئەچم بۆ لای سێکم نەشانسەما تەلەفۆنەکە 20 دقیقە قسەم لەگەڵاکە کاگەرام ژیان چۆنی وتم باشی کاک نەوشیوان کاکە کاری خێرم بەدەستەوەیە و بەڕاستی ئەمەوێ وەکو یاسە عەرەفات نەبرم و ئەمەوێ وەکو تاڵەبانی نەبم و ئێوە کۆمەڵێ دەنگن لە ئەوروپا ڕۆڵتان هەیە و پشتیوانیم بکەن ئەماکەم و ئەواکەم و تۆ هەق نەبێ و خۆ مەزانم چیەکەم و ئێمە هینمان خێرە و چی ئەنم بابەتان ئێوتم بەسەر چاو کاک نەوشیوان ئەمە پرۆژەکەت و بەتەمای ئەمەکەی بۆ کۆمەلگای کوردی من لە پشتم توخوا گوناح نییە لە دوای کوڕەکانی خۆی کا بە ملیۆنەر بەڵام ئێمە نان نەبێ بیخۆن کاکە ها هێشتا قسە نەکەم گوناح نییە نەوشۆم سەفا 100 ملیۆن دلاری ئێمە دزیوە بۆ منا بۆ کوڕەکانی بەڵام ئێمە هیچ قسەیەک نەکەین و بڵێن کاکە قەیناکە ها ئەگەر کاک نەوشیوان دزی نەکردووە ئەو گردەی کێ بە ناوی چیای کوڕەوەیەتی زەحمەت نەبێ ها کارگەی ئاسن کە لەگەڵ فارقی مەلام سەفا شەریکن هینی کێ ئەگەر دزی نییە زەحمەت نەبێ عیبە برای من کاکە عیبە کاکە ئێوە تا کردو بە دێو درنج وازانی ئێمە خوا نەخوازە سوکاتێک بابە سوکاتی ناکەین برای شیرم بابا هەمووتان ئەسانن هیچ کەسێکتان بەقەدەر ئارام ئەحمەد پشتیوانی لە نەوشۆم سەفا نەکردووە کاکە کورە کاکی گیان لەسەر نەوشۆم سەفا دنیام کرد بە دوژمنی خۆمم قاچاق کرد لە زێدی خۆم ژیانی خۆمم لەسەر دانا کاکە قورگم پێوە نەما لەسەر نەوشۆم سەفا هەمووتان ئەزانن من ناتوانم تۆڵە نەکەمەوە کاکە من حەقم لای کوڕانی نەوشۆم سەفایە کاکە من مافی خۆم لای نەوشۆم سەفا و لای کوڕەکانی نەوشۆم سەفایە ئەبێ وەڵام بدرێ بۆ من کاکە ئەوە ڕاستیە ئەوەی کە ئێستا کوڕانی نەوشۆم سەفا هەیانە هی ئێمەیە هی خەڵکی گۆڕانخوازە هی خەڵکی کوردستانە ئەمانە دزیویانە دەستیان بەسەرا گرتووە والله عزیزان مەسعود بازانی جەلال تاڵەبانی نێچیرەڤان بازانی مەسعود بازانی پاڤڵ و قوبات لە نەوشۆم سەفا شەریفترن ئەزانن بۆ شەریفترن کاکە چونکە ئەمانە بە ئاشکرا دزن بە ئاشکرا جەردەن بە ئاشکرا مافیان بەڵام کاک نەوشیوانتی ئێمە ئەیگۆڕین درۆ دراو دەستیان دەرەهێنین ئێمە هەموو گردەکان و ئازاداجەکان ئەگەڕێنەوە بۆ حکوومەت و بۆ خەڵک لە دوایشە دروی کرد کاکە ئێمە فێڵە کاکە ژیان ئێمە غەدرە عەزیزانی ئارام ئەحمەد بابا والله ئەمە گوناحە کاکە والله خوایش ئەوە قبوڵ ناکە کاکە ژیان ئێوە لا خۆی پشتیوانی منکەن دیفاع لە منکەن ئەمە چیاو نما ڕسواکەن کە ئەم دنیای کە سەدامی دلایان دزیوە کەژی هەندێکەتی چەورە بۆ 100 دلاریان جوێن بە ئارام ئەحمەد باشە بابا والله سەردەمانێ من نەوشۆم سەفام بە پاکترین پاکی ئینسانەکان نەزانی با قورئان چیا و نما کچەکەی ئەو کە ڕێز و احترامم بۆی هەیە هەموو ئەوانم بە برای خۆم و کچەکەشم بە خوشی خۆمەزانی کاکەجان کاکە غەدریان کردووە بە قوربانتان بم کاکە غەدر نابێ ئینسان قبولی کاکە والله خواش غەدر قبول ناکە خواش درۆ قبول ناکە خواش بێشەرەفی قبول ناکە بۆیە نەنکم هەموو جارێ قسەیەکرد عەزیزان ئەیوت دنیا بە سەنگی سیام هەڵێنێ ئێسایشی لەگەڵا بێ نازانم ئەم قسەی یعنی چی باشە ئەزانم دنیایە و سەنگ یعنی بەرد و هەڵهێنانە ئەمانە ئەزانم بەڵام نازانم ئەمە بۆچی بەکاری ئەم قسەیە بەڵام والله خۆشەویستان دنیا بە سەنگی سیام هەڵبهێنێ هەرچی بێحرمەتی هەیە پێم بکەن بێحرمەتی بە بنەماڵ و کەس و کارم بکەن سوێن بەخوا وازن نەوشۆم سەفا و لە کوڕەکانی نەوشۆم سەفا نایەنم قسم بخوا دەسەڵاتم لەو کوردستانە هەبێ هێز بە مەسەر گردەکە باش بیزانم حەقم لایەنە کوڕەکانی نەوشۆم سەفا وا نەزان هەتا لێرە دائانیشم و هەر ئاوا لایڤەکە بوون قسم بخوا دەسەڵاتم کردە دەست بەیانین هەر ئەزانی چۆنە دەست ئەخەمە ناو دەستی سەک بۆ دژایەتی کوڕەکانی نەوشۆم سەفا چونکە حەقم لەلایەنە کاکەجیان ئێوەی دەنگدەر ئێوەی گۆڕانخواز لیان خۆش بوون من لیان خۆش نابم کاکەجیان کەیفی خۆتەنە تەواو گردیان کارگەیان فێلایان دار و بەردیان هینی ئێمە کاکە ئەو دوو کوڕە چڵکنەی نەوشۆم سەفا چینە هەموو سەر دەسامانیان هەبێ ئێمە هیچ قسەیەک نەکەین کوڕی ویجدانتان هەبێ کاکە کورە ئەخلاقتان هەبێ کورە خوا بپەرستن کاکەجیان
باشە کوڕی وجدان خۆشە بۆ ئینسان کاکە گیان نووسان خۆشە کاکە جەلال تەڵەبانی نەیوت من ئەیگۆڕم مەسعود نەیوت من ئەیگۆڕم نازانم ئەم دوو ساختە چی پاڤڵ و قوبانیان تۆ کاکە ئێمە گۆڕان کاریەکەین و درا و ئێمە واکەین و ئاواکەین دز و جەردەن ئەوانە بەڵام کاک نیشۆن بە پێچەوانەوە کاکە گیان ئایلۆ بە پێچەوانە وای کرد بۆیە من وەڵامی هیچ کەسێک نایەمەوە کەس و کاتیم پێکەن عەزیزانی من بەڕاستی وەڵامی کەس نادەمەوە کاکە جاران کە گۆڕان بوو ڕێبینی ئەحمە هەردی ئاراس فەتاح مەریوانی وریا قانع دکتۆر هەژار دەیان ئینسانی شەریف لە کۆمەڵگای ئێمەیە جگە لە ڕێبینی ئەحمە هەردی کە بەڕاستی بە ئینسانێکی پاکی نازانم باشە ئەمانێک تر کە ناو هێناون ئینسانی شەریفن بەڕاستی ئەمانە بەرگریان لە گۆڕانە کرد ڕوان ئێستا نە دەنگدەری ماوە نە کەسی لە ڕوویە بەرگری لە گۆڕانکە یا بەرگری لە کوڕەکانی شوام سەفا بکە وەڵڵا بەرگریکردن لە نەو شوام سەفا و لە کوڕەکانی نەو شوام سەفا وەک وایە بەرگری بکەی لە سەدام حوسێن یا لە عەلی کیمیایی یا لە مەسعود بازانی یا لە پاڤڵۆف بەزەڕی جیازی نییە باشە ئەمە ڕاستیەکەی دیکەکەشن لەبەرەوە یەخێشم پێ مەگرن بە ئارام یەخەم پێ مەگرن کاکە حەی عەلە سەلا کاکە من 10 ساڵ بۆ بچووتەوەی گۆڕان ڕەنجم کێشاوە قوربەسەریم کردووە دنیام کردووە بە دوژمنی خۆم کاکە گیان واز لە کوڕینەوە شوام سەفا نایەنم ئەی هاوار تەواو گەمژەیەک لەسەر من نووسیوێتی ئالەچی ئارام ئەحمە کورە ئینسانیش ناحاڵی زۆر هەیە ئارام ئەحمە بۆ سەر گۆڕەکەی باوکی نەهاتەوە بەڵام هین 2 ڕۆژ هاتەوە بەڵام بۆ سەر گۆڕەکەی نەو شوام سەفا ئاوا هاتەوە کورە دامەوەی نەزان نەخوێنەوە من یەک جار هاتمەوە هەم بۆ سەر گۆڕەکەی نەشانسا بەجزیوە چوون بۆ سەر گۆڕەکەی باوکم 24 ساعتم پێشەوە کاکە تێگەی داسەکەم نازانم ناوەکەی بیر نەماوە بەڕاستی کەسەکە ناشی نازم کێیە نووسیوێتی ئەلەسا من 2 جار چوومەتەوە بۆ سەر گۆڕینەوە شوان بەسەرەوە تو کەشتم نازێت خۆتانە قسە مەکەن کاکەی یا کەسێکی تر نامی بۆ پێیجێ نردووە بێحورمەتی بە من کردووە پێیجەکەی جوابی ئەویاوەتەوە کاکەی لاقی مەمنونێ بە قوربانە بە من نەنامە بۆ من نردووە من جوابی تۆشماوەتەوە بەڕاستی باش نییە تەواو لەبەر ئەوە شتانە مەکەن کاکە دیفاع لە چیا نما و لە شوان سەفا مەکەن کاکە اینجا عەزیزان کاتان لێکم کەس تەلەفۆن بۆ من نەکا بڵێکان شوان سەفا باسی مەکە لەسەری کاکە کانۆژ مەسەفا دز بۆ کاکەجیان تەواو وەڵا دز بۆ کانۆشیوە بۆچی پێتان ناخۆشە کاکە ئەگەر دز نەبووە ئەو گدەی لەکوێ بوو لێ ئەگەر دز نەبووە ئەو گدە دەیان بینای بەقە یەک شارە بێت باشە یەک چارێکی سلێمانی لەکوێ هێناوە کاکە کاگەی ئاستی لەکوێ بوو ئەم هەموو سامانەی لەکوێ بوو کانۆ شوان سەفا دێ ئەگەر دز نەبووە بۆی باریوە کرێکاری کردووە ئێوە ڕاعیبە ئێوە پێتان ناخۆشەکە من ئەو قسەی هاکەم بەڕاستی عیبە تێگە وەڵای کاکە نازانم سیوانشی لە وەڵای دوو دەڕووی جەماعەت گرفت قۆدرەکان لە هەموو بنەماڵەکە پیاوتر بۆچی کاکەکان درۆزن وشتم وەڵا ڕاستەکە تا من باسی نەو شوان سەفا کاکە گۆڕان بەیانی هەڵوەشێ بە تەواوەتی نەمێنێ کوڕی نەو شوان سەفا هەر خوان بمێنن وەکو دوو تجار من هەر دوژمنیانم تازە مافم لەلایەنە کاکە من لە وەکو ئێوەنی من لە مافی خۆم خۆش نابم بەخوا بەیانی بچوە سێ خۆ ئەیچم ها بەخوا ئەگەر چووە دەسەر گۆڕەکەی مەدام سەفا لەوێ ئاوا ئاڵام کردووە بۆ لە بەرامبەر چیا و نمایە هەموو شتێکەکەم باباش بیزانن بەخوا ئەچمەسەر ئەو گردە باباش بیزانن لیان خۆش نابم بە هیچ جۆرێ 10 ساڵ کاڵتە نییە تەمەنی خۆم دابنێ بۆ نەو شوان سەفا کاکەجان ئێوە قبوڵتانە من قبوڵم نییە من تکاتان لێکم دیفاع لە نەو شوان سەفا لە کوڕەکانی مەکەن تەواو ئەمانە درۆزنن ئەمانە ساختە چی ئەمانە مافیا چاڕای لایڤیشم کەن لەسەر دزەکانی مەزەکەی پەروێزخان عەزیزان لە ماوەیە ئەو لایڤیشتان بۆ ئەەکەم و ئێمە خزمەتتان باش نییە ئیتر من پێم وانەیە پێویست کات هیچ قسەیەکی ترکەم لەسەر ئەو مۆزوعانە و کۆمەڵێکیش لە پێشمەرگەی دێرین و ئەوانە لە ئەوروپا بەتەمان بەیاننامێ دەرکەن دژی پاڤڵ و قوباد و ئەوەی کە خەڵکوان بە یەکێتی ئەزان هەروو یەکێتی ئەمهیم و ئەوەیە و دیفاعکردن داهوری شەرجەنگی ئەوانە بەتەمای ئەوەن اینجا عەزیزان من هەندێک جار کە قسەی خۆشەکەم بەڕاستی قەسم بێڕێزی نییە خۆشەویستانی من ئەو شەوە کەوتم بە شەڕواڵی شەوە ئاتاسەلایی سێکسەکە قەسمەوە بەخواانە خواست بێڕێزی پێ بکەم من ئیتر قسەی خۆش بە دەم مایە کاکە ئینا مەسەی سێکس هەموو کەسێکێکا بە شەڕواڵەوەی بە دزداشەوەی بە بیجامەی خەتەوەیە کوڕچوزان بە پاڵکەوت هەموو کەسی ئەوەکە ئەوەشی گەنە عەجیب نییە بۆیە من ڕێزم بۆ کاک ئاتاسەلایی هەیە هیوادارم کە دڵی نێشێ و دڵگران نەبێت لە ڕاستیە من جاجار ئەوم بۆیت بەخوا کاکە گیان ئیتر سەدفە تۆش شانسی نییە بە ئارام مەحمەوە بۆیە کە ئاوا باسەکەن لەبەرێ لێرەوە بە کاک عەتاڵم ڕێزم بۆ دەیە
چاو ڕاستەکەی من احترامم بۆت هەیە بە قوربانە بم جاجار ئەو هیناکەم ئەوە ڕاستە و بۆ شەڕواڵ و ئەوانش هەر بۆ خۆشی و قساناکەم تۆ دەتوانی وا بە من بڵێ ئەجانم تۆ قاچۆشی بریندار بوو ئەو کێشانت هەیە هەموو ئەوە نازان بەڵام بەخوا من بۆ خۆشی ئەڵم کاکەگیان بۆشی تر نە خوانە خواسە بیا ڕێزی بکەم وشی ئەوانە بابەتانە و زۆر جایش کە قسە و باسەکەم من وەکو ساتیر قسەکەم بۆ خۆشی بۆ پێکەنین وەکو چۆن شێخ ڕەزا شیعری هەیە بەڵام من بە شیعر بە قسەکرد نەئێڵێم یان بۆ نمونە زۆر کەسمان هەیە کە ئەوەی هەیە باش نییە ئەمە واقعەکەی و تەواو بۆیە من بەردەوامە بم لە قسە و باسەکانی خۆم هەروەڵا ئەو شۆش بەدەم هەڵباسم کردم بە هەر پێی بڵێم وانە زانە کە خوانە خواستە من ڕقم لێ بێ بۆ خراپی بۆ من نەبووە کاکەجیان بەس ئەو شتانەی پێ ناخۆش بوو بەڕێی من ئەم لای لاهور و ئەو لای پاڤڵ ئەوانە بۆ یەک ڕێگەی کتایەتە بەر و تەواو چکە پاڤڵ و قوباتی ئەوە نین ئینسان پشتیان پێ بەسی لە حقیقەتا خۆشەویستانین بەڕاستی ئەوە نییە من ئیتر قسە ناکەم لەوە زیاتر خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە بەڵام چیا و نما خۆتان بگرن بە حەیاتی واسان لێنایەنم ئەبێ مافی من بجێڕنەوە قەزار بێشمەوە کوردستان ئێمە سەرتان بۆ گردەکە بەخوا 500 چەکدار کۆکەم و ئەم بەسەرتانە بە بەش بیزانین ئەو قسانەی من ڕێکۆردە هەڵی گرن من لێتان خۆش نابم ئەرەوەڵا تۆ مافم لاتانە قەزم لاتانە کاکەجی ئیتە ساڵ تەمەنی خۆ نایڵم بیخۆنەوە بە ئاسانی خواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام ئەحمەد حرمەتێکی زۆرم بۆتان هەیە بەهەموو لایەکتان بەخێرچن